تۆ گرنگترین کەسی لە ژیانی من خۆشم دەوێت. منیش خۆشم دەوێت. هەمیشە پێکەوە دەبین. سەرەتا دێنێ وێبسایتە labs.gol باشە لێرەدا فلۆ دەدۆزینەوە یاخود هەر لە سێرچەکەمانە دەگەڕن بە دوای فلۆ باشە لەکەم بەشدا گوگل فلۆمانەیە ترایید ناوی لێدەین باشە لێرەدا پرۆژێکتێک دروست دەکەین ببورن ئەکاونتێک داخل دەکەین کاونتێکەوە هەمان بێ باشە لێرە پرۆژێکتێک دروست دەکەین بەدڵی خۆت نایەک لە پرۆژێکتەکەت دەنین لێرە نامێوەبانانە بە خۆڕاییە ئەتوانی بەدڵی خۆت شت دروست بکەی باشە نمونە وێنە دروست بکەی یان هەر بابەتێک لە بابەتەکە سەرەتا وێنەکەمان دروست دەکەین باشە پاشان کە وێنەکەمان دروست کرد ئەندانە بەرانەی پڕۆ کێنە پڕۆ کە وێنەکەمان دروست کرد اینجا دێین وێنەکە دەکەینە ڤیدیۆ باشە سەرەتا نمونە ئەنیمێج بابزانانی هەندێک وێنەمان بەخۆی بۆ دروست بکات ئەن هەر خۆمان پێی بڵێن بۆستا بڵێن create Pixar style cartoon like the pineapple والله pineapple كم غلط نسيا the pineapple and tomato stand together the pineapple is man and tomato is woman and they wearing Kurdish clothes. بس نرى فيديو شده بقى مكتب در بيبري أو تبغون خود الاستيكر برام اشتغل هي بقى لوتان جوان كم كيما يعني لين باشا عملي ده دو إكس من هالبجار يعني دو وين ما له بجدك باشا أقل يك تاني يك وين ما له بجدك ولذلك أقل سايزة كي تادني مثلا أو سايزة دبي أو دبي تا سايزي موبايل أو السبت صار يك بيجو إنستغرام أو بابا تاعنا باشا يان صار بس يان شاز دبنو أو بس شاز دبنو ما عنده مشكلة باشا دقر لا شيء بدين الإخوان دوباره هابين هر ما اشتيس فقط شيء أو توينية أما استوي هذا بجديد باشا create a storyboard for me for 10 seconds for this image باشا زي تسمعنا بالذكاء استا امن غلطتم كرده با او ويني مخزن كربا له بخم طبعا تشيشنيا او عاقلتي ذاك ولذا دا اشتيك زور مهمه جوجل اومنيتي اكوانا اومني فلاشكا باش وازا چوا ديزاين كرا نمونه بيوز نكا بتي جيسون كود جيسون برومبت او بابا تاعنا باشا لبرته لبروي اومني فلاش جوجل كواي دروس كرديا مرۆڤ بە ئاسانی بتانی قسەی لەگەڵ بکات نمونە تۆ شتێکەوە پێی دەڵێی ئەو بە ئاسانی لێت تێت پێویست ناکە مەسەلەن بچی ChatGPT یان کلاود ئەوانە بەکاربینی پرۆمپتەکەم بدی ئەوم دروستکەم ئەوی ناوێت ئۆمنی فلاش تەنها بە بەس تێی بگەینە چت دەوێت مەسەلەن نمونە بنووسە تۆماتەکە ئەو هەبرێ پاینەپڵەکە ئەو هەبرێ فرانەکە ئەو هەبرێ ئەو هەبڕۆن حەزم لێ ئەو هەش بڕۆ پێویست بە شتی زیادە ناکات ئەگەر بێت و پرۆمپتی دوور و درێژ و زیادی بدێت لێی تێک دەچی غریبێت باشە مێشتی تێکەچیت ڤیدیۆمە پورە ئەو دۆ منەوە کرد لێرەدا ئێستا ئەومان یەکەم وێنەی هەر دەبژێنی خۆمان و دومیش هەر دەبژێری باشە دەنووسین دەتان بە کوردیش بنووسین بەس بە ئینگلیزی باشترە با بە کوردی بنووسین وێنەی یەکەم با ئەوەی ڕەشکەمەوە ببورن وێنەی یەکەم ئەوانە کارەکتەرەکانی منن دەبێت تۆ بۆ من بکەیتە ڤیدیۆ و هەروەها ستۆری بۆردەکەم دووەمە لە وێنەی دووەم دەزانی شۆتی ڤیدیۆکان چۆنە دەمەوێ شێوازێکی ڕۆمانسی بێت و بە کوردی سۆرانی قسەکان بکەن
ئێستامە خۆ دەباکەمە تێکستەکەشمان بدابێ بەڵام بزانین ئایا ئەو وەکو تێست ئایا ئۆمنی فلاش دەتوانێت بخۆی قسەی لە بۆ دابنێ باشە لێکردوان ئۆمنی فلاش هەرا و سایزە تەواو دەیدەینێ بزانین ئەجنتەکەمان چدەرێ گەوری بکەین چۆن خەڵپەیە نابی جوان قسەی بکەی تواکی نەسیم بخۆین مۆدەری ستۆری بۆردەکە دروست دەکەن بە کوردی شوێنی قسە دەکەن ئەپڕۆف پاس دەکردیت چییە خەنجەر نەکایە گۆگڵ فلۆ ڕۆژانە 50 کردیتە باشە نمونە ئێستا من ساعت چاری بەیانی ئەو ڤیدیۆکەوە دەکەم چاری بەیانی ئەو کاتانە 50 کریتەکەم نێرەبتەوە وەلانەشە دوای 12 شەو نێبتەوە باشە یعنی نمونە ئۆمنی فلاش 15 کردیتی دەوێت لایتەکە دەکردیتی دەوێت ئەو کەدی 6 کردیتی دەوێت ڤیۆ کوالیتی بەڵام تو ئۆمنی فلاش بکەین ئۆمنی فلاش مۆدلێکی باشە هیچ کێشێکی وایە لە بۆ ئەوەوانە وە لە بیرمان نەچێ ڕۆژانە 15 ئێستا بزانین چی لە بۆمە دروستکردە بە دەنگ کەشتان لە بۆ بکەمەوە تۆ گرنگترین کەسی لە ژیانی من خۆشم دەوێت منیش خۆشم دەوێت هەمیشە پێکەوە دەبین زۆر خەفەتاوی و ڕاستی ئازاری دەم بۆ مەگیرە عیات مەگیرە گوڵم و ئەگەر بمانەوێ مەسەن ئێستامە و پارچەیەمان دروست کرد باشە نمونە هەر هەمان ڤیددیو درێژی بکاتەوە چ دەکەیت یەک دەخە لێنەدا ڤیددیوکەت هەڵدەبژێریەوە ئۆڵ باشە ئێستاوە ڤیددیوکەمانە ئات تو پرۆمت باشە دە سێکەندێکی یەکەم هیچ دەمەوێ ڤیددیۆکەم بۆ درێژتر بکەیتەوە دوای 10 ساڵ منداڵێکیان دەبێت لایڤ دەکاتەوە و دەنووی دەخەوێت و دەکەی 10,000 خەڵک لە دیارینە خەڵک دیاری نێچەکوتێ ناگە 10,000 خەڵک سەیری لایڤەکەی لایڤی منداڵەکە دەکەن و منداڵەکە لە ناو لایڤ تڕێکی لێبەر دەبێت ئەجوانم دروستکردیە وەستا چاوەڕوان دەبین هەتاوەکو ڤیددیۆکەمانە دروست دەکات و پاشان تێگەڕێنەوە سەر بابەتەکەەوە ئێستا ڤیددیۆکە دروستکردین بەربات پیشای ڤیددیۆکەی بکەین ئێستا ئەمە هەردوو ڤیددیۆکەمان هەیە باشە ڤیددیۆکانمان داڵۆن دەکەین تا چ لێرەبی یان باش شێوازێکبی داڵۆنیان دەکەین پاشان لەو بەرنمەیەکەوە دەمانوێت بێچیان وەدەنین باشە هەردوو چەندە دەبزین و بێچیان وەدەنین پارچەی سێمیشی دروستکەین زۆر باشە ئێستا ئێمە منداڵەکە و دایک و باوکەکەمان دەوێت بخەینە یەک ڤیددیۆ نمونە دایک و باوکەکە بێنە ژوورەوە و منداڵەکە بکەنە باوەش و ئامۆژگاری بکەن جارێکی تر لە ناو لایڤ تەماتە سوور نەکاتەوە وێنەی یەکەم دایک و باوکەکەنە دائیمەن کە ئەوەی دروستان کرد باشە ڕیفرێنس لە بۆی دابنێت نمونە ئێستا من ئەوم دانەیە باشە ئێستا دەیدەینێ و دووبارە چاوەڕێ دەبین مەزانین ئێستا ئەو چمان پێ دەرێت بەخۆی ئەگەر بتێ بتانێ بە ئینگلیزی قسەی لەگەر بکەی بە ئینگلیزی زۆر باشە مەسەلەن کارەکتەرەکەی و دەست نیشانکەی و پاشان پێی برێ ئەو تێکستە کوردیە تێکستە کوردیەکەش بە خۆت پێی برێ باشە ئێستاوە پێمان گوت
ئەوە پێی گوتینە زۆر باشە دروستی بکە چاوەڕێتم بەخۆی وا باشە کە بە ئینگلیزی قسە لەگەری کرد مەسەن نمونە برێت تەماتەکە بڵێتن زۆرم خۆش دەوی ئەوەکەیت کەش برێ باش مەقسەد قسەچکە بکارە بۆ خۆی و پاشان ڤیدیۆکان داوڵۆن دەکەین بە هەر بەرنامەکبی ئارەتەن ئەو کەسانی سەرەتایانە ویشانە دەکەن مەسەلەن نمونە زۆری شاردانی پێویست ناکە بچن ئەدەبی پرایمەر و ئەوانە بەکاربێن هەتایمە کاپکەتی بۆ خۆ لێ کاپکەت ئیشەکەی سەریعیان ئینشۆت ئەوانی کە بە مۆبایلی ئیش دەکەن سەرەتر پێی گۆدەنەی و باشتریش ینی ڕووکارەکەی ئاسانترە مەسەن ئێستا نمونە ئەگەر ئەدەبی پرایمەر و ئەو بابەتانە بەکاربێنی تۆزێک ئیزاهاسترە لێوە باشترە مەسەن بەرنامەک لەو بەرنامە ئاسانانە بەکاربێنی ئەوانەی کە سەرەتایان ئەوەی دی ناڵێ مەسەن ئەگەر لە خۆی دەستکاریش دێتە بەڵام پێویست بە ئەدەبی پرایمەر و ئەوانە ناکە ئەوە چکە تو هیچ تێدا ناکەی هیچ شیان ناینی تەنها ئەوەی دەکەی ڤیدیۆکان لێگەری وەسە چاوەڕان دەبێت تا ڤیدیۆکانە کۆتای پێدە بەس چێشە نیە بزانین چی لەوە دروستکردینە پات سەیری بکەین تۆ گرنگترین کەسی لە ژیانی من خۆشم دەوێت منیش خۆشم دەوێت هەمیشە پێکەوە دەبین جارێکی تر لە لایڤدا تەماتە سوور نەکەیتەوە وەدەری داهاتنە کۆتایی ڤیدیۆکەمان ئینشاءالله هەتا ڤیدیۆشش بەخوای گەورەتەم دەسپێرم وەرەبیمەکە جوینتی گرامەکەم کە و ئەگەر بتانم ئەو ڤیدیۆیانە بە پارچە ئەسڵەکان یان کاملەکەشتانە بێت شادی گرامەکەم دادرن و هەروەها لە ڕۆژانی داهاتوو ئینشاءالله خوای گەورە ئەگەر تەمانمان بدا فێرکاریتانە بۆ دەکەین بەرەتان ئەو ڤیدیۆ بنێن دەبەوە هاوڕێتکەوە پێویستی پێیەتی وهروها جیا لەوانە داوای ئەو فێرکاریەکەی کەواتێت ئەتا کاتێشتر بەخواتان دەسپێرم خوای گەورە کوردستانمان ئاوادان و سەلامەت بکات